هاژار مەجیدم، خەڵکی شاری ڕانیم و بەڵام لە هەولێردا دەنیشم. بۆ ماوەی 2 ساڵە پێکەوە کار دەکەین وەکو خۆبەخش. من ناوم ئەحمەد زەبار حەسەنە، لە دایکبووی شاری هەولێرم. من مژدە ئیبراهیم قادر، قوتابی کۆلێژی تەکنیکی تەندروستی هەولێر، خۆبەخشم. بەرنامەی سەربازی ونی ئەم جارە چیرۆکی ژمارەیەک خۆبەخش دەگێڕێتەوە. ئەو خۆبەخشانە بەبێ بەرامبەر وەک ئەرکێکی مرۆڤایەتی هەڵدەستن بە ئەنجامدانی چالاکی تەندروستی بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان. چیرۆکی ئەو گەنجە خۆبەخشانە دەبێتە باسی ئەم جاری سەربازی ون. سەرەتای دروست بوونمان دەگەڕێتەوە بۆەوەی کە 2 ساڵ بەر لە ئێستا کۆمەڵێک لە خۆبەخش بووین، کۆمەڵی قوتابی زانکۆ بووین. بڕیارماندا کە ئەو زانستەی کە لە ناو زانکۆ فێری دەبین بیگەینین بە خەڵکی، بتوانین خەڵکەکەشمان و ئەو کەسانی کە لە چواردەورمانن بتوانین لەو زانستە بێبەش نەکەین. لەبەرەوە بڕیارماندا لە ژێر چەتری ڕێکخراوی تەندروستی ئاشتی کە ڕێکخراوێکی خۆبەخشیە بتوانین بە خۆبەخشانە کار بکەین و ئەو زانستی پێمانە بە خەڵکی بگەێنین. ئەو گەنجانە لەسەر ئەرکی خۆیان ڕێگا دوورەکان دەبڕن. ئەوانە قوربانی بە ژیانی خۆیان دەدەن بۆ پاراستن و پێدانی زانیاری بە هەمووان و دەیانەوێت کۆمەڵگایەکی هۆشیار لە بواری تەندروستی بنیاد بنێن. هیچ کەسێک دامی ئەو ڕێکخراوە ناکات و هیچ کەسێک پشتگیریمان ناکات، تەنها خۆمان نەبین کە بە گیرفانی خۆمان، بە پارەی خۆمان، بە بەنزینی خۆمان، بە سیارەی خۆمان، بە هەموو شتێکەوە تەنها ئەوەیە کە بتوانین خۆبەخشانە ئەو ئامانجەی کە هەمانە بیگەێنینەجێ، ئەگەر نا هیچ کەسێک ئەو کارمان ناکات. لە هەموو شوێنێک دەبینرێن و خزمەتی تەندروستی پێشکەش دەکەن. بەشێک لەو زانستەی فێری بوون دەیانەوێت بیبەخشن. ئەوانەی کە لەو گروپەدا کار دەکەین یاخود لەو ڕێکخراوە کار دەکەین کۆمەڵێک دەرچووی بەشە پزیشکیەکانین، وەروەها کۆمەڵێک قوتابی لە کۆلێژە پزیشکیەکانین، جگەلەوەش کۆمەڵێک پەرستاری ئازیزمان لەگەڵە کارمەندی تەندروستی و زۆر سوپاسی کۆمەڵێک دکتۆریش دەکەین کە هەموو کاتێک هاوکارمانن. لە خانەکانی منداڵان ڕێنمایی تەندروستی بۆ پاراستنی ددانیان دەدەن. دەیانەوێت تۆزێک لە سۆزی خێزانەکانیان پێ بدەن و بە پێی ئارەزوەکانیان لە باوەشیان بکرن. ئێمە پێویستە دانەکانمان بشۆین ڕۆژانە. ئەگەر بەکتریایە زیان بەخشەکە بێتە ناو دەممان دەبێت هۆی کلۆربوونی ددانەکانمان. ئەوەی کە بۆ منداڵەکان گرنگە و باسی دەکەین لێوەی ددان شوشتنە، هەوڵماندا و ڕێنماییەکانمان زیاتر بەرەو ئەولایە بڕواتن کە خۆپارێزی بێتن بەتایبەت لە ددانەکانیان، بە هەر شێوازێک بێتوانیمانە فڵچە و مەعجوونی تایبەتیان بۆ تەرخان بکەین و پێیان ببەخشین، لەگەڵەوەش کۆمەڵێک ڕێنمایی تریشمان پێداون. لە ڕێکخراوی تەندروستی ئاشتی خۆبەخشم پێم باشە چینێکی کۆمەلگا بێبەشن لەو زانیاریانەی کە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە پۆز دەبێتون. زانیاری تەندروستی چینێکی کۆمەلگادا دوورن لەو زانیاریانە. پێمان باش ئێمە وەکو خۆبەخش چەند گەنجێکین لە ڕێکخراوی تەندروستی ئاشتی بەشداری دەکەین بۆ بڵاوکردنەوەی ئاستی زانیاری و زیاتر هۆشیاری تەندروستی. خۆبەخشانە کار دەکەین، لە هەموو جەیەکیش کار دەکەن. ئامان زمان گەیاندنی هۆشیاری تەندروستیە و هۆشیارکردنەوەی میلەتە لە هەر جەیەکی بی و لە هەر وەختێکی پێویست بی. ئێمە وەکو ڕێکخراوێکی خۆبەخشی بێ بەرامبەر ئیشی خۆمان دەکەین.
ئەو کارانێکی ئێمە دەکەین هەمووی لەسەر ئەرکی خۆمانە و هەموو مادیبوونەکان لە ئەستۆ دەگرن بەس لەو ئەوەی کە میلەتێکی پێگەیشت و پێرابگەینن یان زانیارێکی بچووکیش بێ بە خەرکەکەی بدەین. بە هیوای سەلامەتی لەو هەموو کۆمەڵگەکەمان دەخوازم ئیشاڵڵا بە ئاسانی لە ناخۆشیەکان و نەنەخۆشیەکان ڕەتدەدەین. وەکەوەی کە بتوانین کاتێکی خۆشیان بۆ تەرخان بکەین میوزیک و گۆرانیمان بردووە هەوڵ دەدەین خۆمان لەگەڵیان میوزیک گۆرانی بڵین و میوزیکیان بۆ تەرخان بکەین جگەلەوەش فەیس پێینتینگمان بردووە کە لەسەر شێوەی ڕوخساریان کۆمەڵێک ئەو شێوانەی کە خۆیان حەزیان لێە بتوانین ئەوانیان بۆ دروست بکەینەوە بۆی کەمێک دڵیان خۆش بێت. میوزیکیان بۆ دەژن و گۆرانیان بۆ دەڵێن تا بتوانن ئەو بەرنامە تەندروستی بۆیان داناون بە خۆشیەوە وەری بگرن. هەمویان بە هەرەوەزی و بەپێی پسپۆڕی و بەهرەکانیان هاوکاری یەکتر دەکەن. دەتوانم بڵێم منداڵە بێنازەکان بەداخەوەکە و قسێش دەکەم بەڵام ئەو منداڵانەی کە لە خانی بێسەرپەرشتانی هەولێرن ئەوانیش توانیمانە هاوکارێکی بچووکیش بێت لەگەڵیان بین بەڵام ئەوەی جێگەی دەستخۆشی و خۆشحاڵیە کە ئەوەی سەرنجی ئێمە ڕاکێشا بۆی بتوانین بڕۆینە خانی بێسەرپەرشتان و سەردانیان بکەین ئەو دادە بەڕێزانە بوون کە لەوێ خزمەتی ئەو منداڵانە دەکەن کە وەکو دایکی خۆیان ئاگیان لێیانە بەڕاستی دەتوانم بڵێم لە دایکی خۆیان زیاتر ئاگیان لێیانە بە هەموو شێوازێک لەگەڵیانن ئەوە سەرنجی ئێمەی زۆر ڕاکێشا وای لێکردین کە بتوانین ڕۆژێک بۆ مودەیەکی کەمیش بێت لەگەڵ ئەوان بەسەری ببین و هاوکاریان بکەین. یەکێک لە کارەکانیانەوەیە دەچنە خانی بەسەڵاتچوانی هەولێر لێرە دەیان بەسەڵاتچوو لە ئامێز دەگیرن و سۆز و خۆشەویستی و خزمەتی گەورەیان پێشکەش دەکرێت کە بێوێنەیە و ئەو خزمەتەش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و کاروباری کۆمەڵاتی هەولێر پێشکەش دەکرێت و خزمەت دەکرێن. ئامانجی منیش لەو کارەوە بوو ڕاستە کۆمەڵک ناخۆشی دێتە ڕێمان ڕاستە کۆمەڵک زەحمەتیە دەتوانم بڵێم قوربانیدان چونکە ئەو شتانەی کە دەکەین هەمووی لەسەر خۆمانە هەمووی هاتوچۆیەکەمان زەحمەتە لەوانەیە ڕوبەڕووی کۆمەڵک کێشە ببینەوە کێشەی تەندروستی کێشەی هاتوچۆ کۆمەڵێک شت لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان بۆ یەکێک لە کارەکانمان تووشی ڕووداوێکی هاتوچۆ بین بەڵام ویستمان و ئامانجی منیش و خۆشمەوە بوو کە ویستم لەسەر بوو کە خۆبەخشی بکەم کاری خۆبەخشی کارێکی پیرۆزە لەبەرەوەش بڕیارمدا بەردەوام بم لێ و کارە خۆبەخشەکە بکەم ئێمە وەکو ئەو گەنجە خۆبەخشانە هەمووان پێکەوە تەنها کارەکانمان بۆ کۆمەڵک ینی کەسانێک نییە کە لە چوارچێوەی تەندروستیان ئەولاتر بێت بە تایبەتی بەسەڵاتچوان هاوکاریان دەبین و بە بەردەوامیش هاوکاریان بووین لەوەی کە توانیمانە گەر هیچ نەبێت تێستیان بۆ بکەین کۆمەڵک تێست هەیە پشکنین هەیە کە بۆمان کردوون و بەردەوامیش دەبین لەکردنیان هاوکاریمان کردوون
جاو کەسانە لە دەرەوە بن یاخود لە خانەکان بن بە هەموو شێوازێک توانیمانە تا ئەو ڕادەی پێمان کراوە توانیمانە هاوکاریان بین. ئەو خۆبەخشانە دەیانەوێت ببن بە بەشێکی بچووک لەو خزمەتە تا بتوانن چاودێری دۆخی تەندروستیان بکەن. ئەوان لێرە هەموو خزمەتێک بە تەندروستیەوە پێشکەشیان دەکەن. دەیانەوێت پشکنین بۆ شەکرە و پەستانی خوێن و تەندروستیان بکەن و گوێ لە داواکاری و پرسیارەکانیشیان بگرن. لە چونمان بۆ ئەو خانانەی کە خانەی بەسەڵاتوانی پێدەوترێت یاخود ئەو کاسانەی کە لە تەمەندان کە لێیانین بەتایبەتی لەو بارودۆخەی ئێستا کە کەرەنتینێ و وەروەها ڤایرۆسی کۆڕۆنا کە هەموو جیهانی گرتوتەوە کوردستانیش بەدەر نییە لێی بەداخەوە لەبەرەوە پێویستە زۆر بە ئاگاداریەوە ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان بکەین. جگەلەوە کاتێک کە سەردانیان دەکەین یەکەم شت کاریمە ئەوەیە کە بچین پلەی گەرمی خۆمان بپێوین، خۆمان بتوانین بزانین هیچ نەخۆشێک لە ئێمە نییە چونکە ئەوان کەسانێکن کە زۆر مەعەڕەزن بۆ توش بن بەو نەخۆشیە. لەبەرەوە سەرەتا کاتێک کە دەچین ماسک ئەگەر پێویست کا 2 ماسک دەبەستین، دەستکێش، تعقیم بە هەموو شێوازێک خۆمان دەپارێزین بۆ ئەوەی لە پێناو ئەوەی ئەوان توش نەبن، ئەوان تووشی نەخۆشی نەبن. هەندێک لەو خۆبەخشانە لە نەخۆشخانە حکومیەکانیش خۆبەخشن و بە خۆڕایی کار دەکەن. بە ئەکیدی هەموو ئەو کارانەی کە دەیکەین هەمووی پێویستی بە هاوکاری مادیە، بەڵام هەمووشی خۆمان دەیکەین و هیچ کەسێکیش نییە هاوکاریمان بکە. هەر شتێکمان پێویست بوو بێتن لە بچووکترین شتەوە تاوەکو گەورەترین شت هەمووی خۆمان بووین، هیچ کەسێک نەبوو هاوکاریمان بکە لە ڕووی مادیەوە. ئەو بە ساڵاتوانە هەمویان کۆ دەبنە و لێرە پشکنینیان بۆ ئەنجام دەدرێت. ئێمە وەکو ئەوانە کە لە سەرتاوە خاستن ئێستا ئەوانی وەکو ڕێکخراوی تەندروستی ئاشتی کە کۆمەڵێکی باشیان تقریبن ئەوانە قوتابی بوون لە زانکۆی هەولێری پزیشتی بە تایبەتی لە کۆلیژی پەرستاری، ئەوانە هەر سەرەتا بەڕاستی کە قوتابی بوون لە کۆلیژ کاری خۆبەخشیان دەکرد، کاری خۆبەخشیان دەکرد، کۆلیژ یان زانکۆ هەر کارێکی ئەوانە خۆبەخش بوون پێش بەبێ مەقابلیش دەیان کرد و لێ بەڕاستی ئەمە زۆر پشگیریان دەکەین وەکو سەر ئەوەی لە توانای مەدابیتم پشگیریان دەکەین. لە ڕووی دەرونیەوە زۆر کات هاوکاریان بووین بەوەی کاتێکە میوزیکمان بردووە لەگەڵ خۆمان گۆرانی وتن توانیمانە جەوێکیان بۆ دروست بکەین کە ئەگەر هیچیش نەبێت لە مودەیەکی کەمیشدا بێت خێزانەکەی خۆیان بیر بچێتەوە یان ئەو ناڕەحەتی و ناخۆشیانی کە لە ژیان تووشیان هاتووە بیریان بچێتەوە وا تەسەڕوفات دەکەین کە ئێمە خێزانێکی ئەوان بین، کە کچێکی ئەوان بین، کوڕێکی ئەوان بین، بەو هیواین کە توانی بێتمان ئەوەش بۆ ئەوان بکەین. کەرتوری خۆبەخشی خاستەن لەو ژروفەی گەلێک مویمە ئەگەر ئەمە بگەڕێنەوە مەسەرەن ماوەیەکی دوور و درێژە بەهۆی ئەو پێشاتانی هاتە سەر کوردستان چێ لە شەڕی داعش چ لە باری ئابووری دەمێژە خەڵکانێکی زۆر دانەمەزراون مەسەرەن دامەزراوەکانی حکومی پێشان خزمەتی بە کۆمەلگا دەگەیان، بەڵام ئێستا دامەزراوەکانی حکومی لەوانەیە نەتوان ئەو خزمەتی بکەین کەواتە ئەمە پێویستمان بە چییە؟ مەسەرەن پێویستیمان بە کەرتوری خۆبەخشیە لێ ئەمە کەرتوری بە خۆبەخشی بەکارێکی زۆر پیرۆز دەزانین و بە کارێکی گرنگەوە داواش لە حکوومەتی دەکەین بەڕاستی پژگیریان بکەن، ڕاستە ئەوانە خۆبەخشن بەس پێویستە پژگیری بکرێن. بۆ هەر کارێک بە ئۆتۆمبیلەکانی خۆیان لە سەرەرکی خۆیان ئەنجامی دەدەن.
ئامانجی ڕێکخراوەکەمان وەکو دیارە بەرەو کۆمەڵگایەکی هۆشیار هەنگاو بنین و تاک بە تاچی کۆمەلگا هۆشیار بکەینەوە لە هەموو ئەو نەخۆشیە گوازراوانە و هەموو ئەو نەخۆشیانێکەوە دەبێتە مەترسی بۆ مرۆڤ. هەروها بەرزکردنەوەی توانای زانستی تاکەکانە. ئامانجەکانی ئێمە ڕوونە و بەڵام بربەستێکی زۆرمان هەیەکەوە بتوانین بدەین بە کۆمەلگایەکی هۆشیار. ئێمە سەرەتایەکمان دەست پێ کردووە و ڕێگایەکی درێژ و مەترسیدارمان هەنگاوناوە. کاری بۆ خۆبەخشی کارێکی مرۆڤایەتیە دەستخۆشی لە قوتابی بەڕێزانە دەکەین کە هەڵساون ئەمڕۆکە بە ئەنجامدانی چەند کارێکی خۆبەخشی هەڵبەتە ئەوانە تاکو ئێستا هەر بەردەوام بوونە لەسەر کاری خۆبەخشی و هەروەها ئێمە پشتگیری ئەو قوتابیانە دەکەین هیوادارین بەردەوام بن تەبعاً کاری خۆبەخشی دەبێ تەواوکەری کاری ڕئیسی بێتن یعنی ناکرێت تۆ بێ کاری خۆبەخشی لە جێگای کاری سەرچیەکانماندا بنین چونکە لە دنیای دێرەوەش کە تۆ باسی کاری خۆبەخشی دەکەی کارەکە دێ تەواوکەر دەبێت لۆ کارەکەی ناتوانانی بێ بڵێن دێ کەسێک 15 ساڵ یان 20 ساڵ لە شوێنێک خزمەتی کردووە تۆ ئەوە ئیجازە بدەی و کەسێکی فرێشکە تازە هاتوتە ناو دنیای ئیشەوە دای بنێ تۆ دەبێ نزیک کاری خۆبەخشی پێویستە نزیک بکرێتەوە ئەو کەسە نزیک بکێ و خزمەتگوزاری نزیک بکەوە بە کۆمەلگا. نەخۆشیەک دەکەین کە ئێستا زۆر باوە بەداخەوە لە کوردستاندا دەبینین ڕێژەکەی ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات و بەرز دەبێتەوە ئەگەر بێت و باسێکی ڤایرۆسە بکەین ڕاستە ڤایرۆسەکە شتێکی بچووکە و بەچاو نابیدرێ بەڵام لە هەمان کاتدا بۆتە هۆی ئەوەی کە چەندین کەس ببنە قوربانی چەندین کەس ئازیزانمان زۆر لە دەستداوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە ڕۆژانەش بە بەردەوامی بە چاوی خۆمان دەیبینین. بێگومان ئەو کار و سالاچانە ئێمە ئەنجامی دەدەین پێویستی بە مادی دەبێتن بەڵام ئێمە هەوڵمان داوە ئەو مادیە هەموو لەسەر جیرفانی خۆمان و ئەندامەکانی خۆمان دەرخانی بکەین بۆ ئەوەی بتوانین چەند سالاچێکی خۆبەخشانە ئەنجام بدەین و بۆ کۆمەلگاکەمان بێگومان سالاچەکان پێویستی بە مادی دەبێتن و ئێمەش وەکو خۆبەخشانە لەسەر جیرفانی خۆمان هەردەچین بە ئەنجامدانی ئەم سالاچەنە و هیچ کەسێک نییە کەوا سەپۆرتی مادیمان بکاتن و هەمووی لەسەر جیرفانی خۆمان و خۆبەخشانەیە. لە ساڵی 2017ەوە دەستمان بەکاری خۆبەخشی کردووە لە ڕووی هۆشیارکردنەوەی خەڵکی هەولێر و شارەکانی هەرێمی کوردستان لە نەخۆشیە گوازراوەکان وەکو نەخۆشی کۆلێرا و نەخۆشیە ڤایرۆسیەکان وەکو نەخۆشی کۆڕۆنا ئامانجمان ئەوەیە کە خەڵک هۆشیار بێتەوە خۆی بپارێزێت لە نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشیە گوازراوەکان و سەلامەت و تەندروست بمێنەوە هەم لە قوتابخانەکان و لە شوێنە قەرەباڵغەکاندا. ئامانجی ئێمە بریتە لە هۆشیارکردنەوە و هەروەها ئامۆژگارکردنی کۆمەلگا لە ئاگاداربوون لە ڕێنمایە تەندروستەکان و هەروەها خۆپاراستن لە چەندین نەخۆشی ئێستا کە بڵاومن لەوانە نەخۆشی شەکرا و هەروەها نەخۆشی کۆڕۆنا و چەندین نەخۆشی دیکە و هەروەها دروستکردنی
وەپتەوکردنی سیستەمی تەندروستی و باشترکردنی سیستەمی تەندروستی چۆن خەڵک بتوانانی خۆ بپارێزی. هەموو کارێک کە ئەنجامی دەدەندیانەوێت کۆمەڵگەیەکی تەندروست بنیاد بنێن و گەورە و بچووک بێسەرپەرشت و بەسەڵات و لە ئامێز بگرن. کارەکانی ئێمە دیارە زیاتر بۆ هاوڵاتیان و هاوڵاتیانی کۆمەڵگایە بۆ ئەوی بتوانین هەمویان هۆشیار بکەینەوە لە نەخۆشیەکان، بتوانین هۆشیاری تەندروستیان بەرەو ئاستر لێ بکەین کە خۆیان بتوانین پارێزگاری لە خۆیان بکەن و خۆیان بپارێزن. هەروەها جگە لەوەش توانیمانە ئەو مەترسیانەی تووشی مرۆڤ دەبێتەوە لە ئیسعاف ئەولات و فێرست ئەید پێشکەشی پێشمەرگەکان و بەرایانی پۆلیسی هاتچۆ بکەین بۆەوەی ئەگەر بەیانی دوو بەیانی تووشی ڕووداوێکی هاتچۆ بن خۆیان بتوانن فریاگوزاری سەرەتایی بکەن هەم بۆ خۆیان و بۆ هەم بۆ خێزانەکانیان. بێگومان کارەکانی ئێمە زیاتر لە بواری تەندروستیە و لە بواری هۆشیاری کۆمەڵگایە. ئەوان لە هەموو بۆنە ڕۆژە جیهانیەکان بۆ نەخۆشیەکان چالاکی جیاواز ئەنجام دەدەن. هەموو ڕێکار و پێویستیانەش لەسەر ئەرکی خۆیان بەبێ بەرامبەر ئەنجامی دەدەن. ئێمە خۆبەخشانە بە خۆڕایی دەمانەوێت هۆشیارتان بکەینەوە. ئەو کارە خۆبەخشی دەشیکەین لە پێناو کوردستانە. ئاماجمان سەلامەتیتانە. دروشمان خۆبەخشی وشاری زانستی. ئەو خۆبەخشانە ژمارەیان سەروی 30 کەس دەبێت کە بەشێکیان لە شاری هەولێر و کۆی و سۆران و ڕانیە و قەڵازێ و سلێمانی کاری خۆبەخشی دەکەن. بێگومان ئێمە لە کارەکانمان چەندین زەحمەتی و بربەست دێتە ڕێگامان، هەروەها چەندین کارەساتیشمان توش دەبێتن لە کاتی کارەکانماندا، بەڵام هەوڵمان داوە بەپێی توانە هەوڵمان داوەتەوە بتوانین بەسەر ئەم بربەستانە و ئەم ناخۆشانەدا زاڵ بین. بێگومان بربەستەکان زۆرن، چەندین جار لەوانەیە تووشی ڕووداوی هاتچۆ بین، چەندین جار لەوانەیە تووشی بربەست بین لە کار و چالاکیەکانماندا. هەموو زەحمەتی و ماندووتی کە دەیچێژن و دەبینن لەسەر ئەرک و گیرفانی خۆیان ئەنجامی دەدەن بێ ئەوەی کەس دەستیان بگرێت و ستایشیان بکات. بەردەوامن لە بەجێگەیاندنی ئەو خزمەتەی کە بۆی تێدەکۆشن، سەرڕای قورسی و زەحمەتی دۆخی گوزەران و ژیانیان، بەتایبەت بەشێکیان خاوەن منداڵ و خێزانن، بەڵام ناوەستن لە پێناو هۆشیارکردنەوەی هاوڵاتیان. بەشی ئەشعام تەواو کردووە، ماوەی 2 ساڵە کاری خۆبەخشی دەکەم لە زۆربەی مستەشفیەکان کاری خۆبەخشیم کردو. ئێستاش لەگەڵ ڕێکخراوی ئاشتی دەستمان کردو بە کارکردن بۆ هوشیارکردنەوەی کۆمەڵگا، بۆ پەرەپێدانی کۆمەڵگا. ئێمە وەکو سەرۆکایەتی زانکۆی هەولێر پزیشکی کاری خۆبەخشی بە کارێکی زۆر پیرۆز دەزانین و بە کارێکی نوێژ دەزانین، خاستن کۆمەڵگای ئێمە هەموو خوێندەوار نییە، بۆیە مەسائلی خۆبەخشی زۆر گرنگە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا. تەبان ئەمە کارێکی پیرۆز دەست کە ئەوانە خۆبەخشن، هەندێکیان لەوانەیە دەرسوی زانکۆکانن، هەندێکیان قوتابینە، سەرڕای ئەرچی خۆیان کە وەکو قوتابی و خوێندن و ئەوانێنە سەر کارێکی خۆبەخش دەکەن. کارێکی خۆبەخش یعنی کارێکە لە زیادەی خۆیان ئەو کاری دەکەن، کارێکی زۆر بەخشە و بەبێ مقابلە، یعنی بەبێ مقابلە ئەوانە کارێکەکەن بە کارێکی زۆر پیرۆزی دەزانی و بە پاڵپشتی تەواویان دەکەن. ئێمە وەکو سەرۆکی زانکۆی هەولێری پزیشکی خۆمان بە خۆشحالی دەزانین کەوا ئیمڕۆ بەشدارین لە پێشکەشکردنی خەڵاتی کوردستان 24 لە بەرنامەی سەربازی بۆ ڕێکخراوی تەندروستی ئاشتی پیرۆزبایی لەو ڕێکخراوە دەکەین، هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین.